برای من ئێرە ئەوە چەند جارە سەیری ئەو شوێنە جوانەکە ئەوێ کامێڕی بکەوتە سەرێ ئەها ئەو بەری ئەو کەپرا لافاوی ئومێد خۆشناوی بردیتی جۆلەیە داوام لێی کردیا بەس دەڵێم ئەو کەپرم لۆ چاکەنەوە هی من نییە هی بابم نییە بە ناوی من نییە هی ملەتی کووردە ملەتی کورد مافی ئەوە نییە بێ لە شوێنێکی ئەوها دروستان کردووە کەپر تێک چووە بۆ نایەن چاچکەنەوە ئەندازەی پارکەکان و بڕێەوە بەرایەتی پارکەکانی کوردستانی بەرە و سەر بەخۆی چۆن داوام نەکردیا کەس نایە هیچ کەسێک نایە فەرمە ئەو شوێنە خۆشە بۆ منەوە هەر هەموو لە پێناو خەڵکی هەولێرە بەخۆم چاکردیتەوە مانهۆڵ منداڵ دێن پیرەمێرد دێن دەکەونە ناوێ مانهۆڵیان دزیە دەڵێم ئومێد خۆشناوەرن چاکەنەوە کەس نایە بەخۆ مانهۆڵی چاک دەکەمەوە جۆلەیە بەخۆم بوویمە مدیری بەلەدیا مدیری پارکەکان هەیە مدیری پارکی ئێرە هەیە مدیری ئەندازەی پارکەکان هەیە مەسعود نازانم چێ هەیە جێگری ئومێد خۆشناوە کەس نایە بەخۆم دەبی بیکەم